لیارەکانی هەفتەی دێمی خولی پلێکی کوردستان یانەی شەقڵاوە میوانداری کۆیە کرد. لا نیوە یەکەم یاریەکە هەردوویانە هێرش بە هێرشیان ئاڵگۆڕ دەکرد. زۆرترین دەرفەت بۆ هەردوویانە ڕێکەوت، بەڵام گۆڵەکانیان بە پاچی مایەوە و بەبێ ئەوەی گۆڵ تۆمار بکەن ڕوویان کردەوە ژووری خۆگۆڕین بۆ وەرگرتنی ڕێنمایی لە ڕاهێنەرانیان. لا نیوەی دووەم و لە خولەکی یەکەم لە پاسێکی مازن عەزیز شەهرام زاهیر توانی گۆڵ یەکەم بۆ شەقڵاوە تۆمار بکات. نۆ خولەک بەسەرم گۆڵە تێپەر بوو. جارێکی تر لە پاسێکی تری مازنەوە ڕەسوول محەڕەمی ئێرانی توانی گۆڵی دووەم بۆ شەقڵاوە زیاد بکات. لە خولەکی 69 شاڵاو فاخیر لە هەوڵێکی تاکە کەسی توانی گۆڵی سێەم بۆ شەقڵاوە تۆمار بکات. دوای 6 خولەک یانەی کۆیە توانی گۆڵ یەکەمی خۆی لە یاریەکە لە ڕێگەی ڕێبین ئیسماعیلەوە تۆمار بکات. یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بە سوودی خاوەن یاریگا بە کۆتا هات. یاریەکە هەم لەمە قورس بووەوانش قورس بوو چاوان بە ئۆکمەوەی دا لە خەتی پشتەوە نێزەکەن لە سەردابەزینەوە ئەمە شۆتەمە ئەیوەمانێکە بگەینە پلەی نایابن بۆ یاریەکە ینی لە هەردوو لە ڕوتینەش خۆی هەبوو. ئەمە وەکو ئادا وەکو هەم ئادا و هەم نەتیجەکان بەڕاستی لەو سێ یاریە دوایی ینی ئاستی فەرقمان زۆر دابەزیە. ئاست دابەزنی فەرقمان بۆ هەندشتەوە کار دەکاتەوە بۆی سابە بۆی ئینتیزامیاتی کە فەرقمان تاسیری زۆر لەسەر فەرقمان هەیە. بەڵام بە پشتیوانی خی گەورە ماکە باوەڕمان بۆ شتەشەیە کە دۆڕاند و بردنەوە لە تۆپان هەموو شتێکدا ڕوودەداتن. شکوری بەشی خی گەورە کە خێر تێدا لەو نەجێی ئەو سیاری داهاتومە ئینشاڵڵا لەو سیارەی بتانین گۆڕانکاری تاوا لە تشکیلەکەمان بکەین بۆیە بتان سێن نقطەی دەکار یاریکەی بەدەست بێنین بۆ یاری بە یاری ئینشاڵڵا ئاسمە بەرەو پێش بخەین ئینشاڵڵا. ئەمڕۆ یانی وەرزشی شەقڵاوە ئاستێکی جیاوازتری لە یاریەکانی تر پێشکەش کرد هەم بە ئەدا و هەمیش بە ئەوەی بە ئەنجامیش کە ئەنجامەشی باشمانە بوو. سێبێک لە یانەکەوێک کە متەسەدەر و نزیکی دەوری پلەی سێمی هەبوو. ئەوە لە بیداتەکەی ئێمە تیپەچی چاکمان هەبوو بەڵام بۆی ئەوەی کەم ئەعدادمان هەبوو یاریزانەکانمان ئەو ئاستی خۆیان پێشکەش ناکرد. بەڵام ئیدی واسە بسەبرێ دەگەینە ئەوەی کە یانەی وەرزشی شەقڵاوە کە ئەو تیپە باشەی هەیە ئینشاڵڵا لە یاریەکانی تریش مۆفەقە بین و سەرکەوتن بەدەستدەین. بەم جۆرە یانەی شەقڵاوە کۆی خاڵەکانی بۆ 12 خاڵ بەرز کردەوە و سەرکەوت بۆ خانەی شەشەمی ڕیزبەندی و کۆیەش بە 15 خاڵ دابەزی بۆ خانەی پێنجەم. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیان شەقڵاوە.